خوێنراوەی مانگی ڕەمەزان بە پێنووسی شاعیر هیوازڵ گوێزی خوێندنەوەی ئازاد پێنجوێنی. مانگی ڕەمەزان مانگی تەقوایە، شۆردنی ڕۆح و فەرزی خودایە. ساڵ 12 مانگە خواردن نۆژەکەین، بەم فەرزەی خالق دڵمان خۆشەکەین. هەموو بە کۆمەڵ بۆ مزگەوت دەچین، یەقین بێلاتان بۆ دەستکەوت دەچین. مانگی ڕەمەزان مانگی تەهلیلە، هەر کەس لێی دوور بێت ڕۆحی زەلیلە. قەت هەوڵ نادەم فەرامۆشت کەم، بە نووری خودا دەبێ گۆشت کەم. زۆر دڵمان خۆشە ئالەم مانگەدا، بگەینە فیردۆس ئالەم شاندەدا. هەموو لە حاڵی فەقیر تێدەگەین، بەو تەهلیلەیە هەموو پێدەگەین. جێمان مەهێڵە تەنها و زەبوونین، بە ڕۆژووی ڕۆژ و شەو نوێژ سەبورین. تەراویحمان کرد هەرسی شەوەکەت، ماڵ ئاوا مانگی خێر و بەرەکەت.